هەبوونی هاوسەنگی لە دابەشکردنی پۆستەکانی پارێزگای کەرکووک بە تایبەت لەم کۆمپانیایە کە دیارە پارێزگای کەرکووک جیاواز لە پارێزگاکانی تر پێکهاتەی جیاواز تێیدا ئەژێەوە پێویستە ڕەچاوی هاوسەنگی لە دابەشکردنی پۆستەکان بکرێت و ئەگەر هەر پۆستێک لە ئیستیحقاقی هەر پێکهاتەیەک بێ ئێمە پێویستە کەسی نزیه و کەسی کەفوئی بۆ تەرشیح بکەین بۆ ئەوەی ئەو کارە بکە لە هەمان کاتە ڕەچاوی مەوزوعی هاوسەنگی لە دابەشکردنی پۆستەکان لە پارێزگای کەرکووک بکرێت. ئەمە یەکێک بوو لە تەوەرەکان کە لە دانیشتنی ئەمڕۆمان باسمان لەوە کرد کە ئیعادە نەزەر جارێکی تر بە پۆستەکان لە ئاستی قسم و لە ئاستی شوعبەکانە ئەنجام بدرێ زائیدەن ئەوەی کە لە مەوزوعی بەڕێوەبەری گشتی کۆمپانیاکەیە کە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووە ئەمری لادانی بۆ دانراوە لەگەڵ ئەوەین کە بە تەواوەتی و کەسانی کە دائەنرێن لەم پۆستانەیە کەسی کەفوو و کەسی نەزیه بن.